بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە ڕۆژی یەکێلی وەرزی یاسادانانی خولی پاییزەی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە. بۆ ئەم مەبەستەش دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بانگێشتی گشت ئەندامانی پەرلەمان دەکات بۆ کۆبوونەوە. لە سەرەتای هەر وەرزێکی یاساداناندا فراکسیۆنە جیاوازەکان پرۆژەکانی خۆیان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەن. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش ئامانج و ڕوئیای خۆی بۆ خولی پاییزە پێشکەش کردووە. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت لە ئێستادا هاوڵاتیان گیرۆدەی دەیان قەیرانی دروستکراون. بەر لەوەی باز لە هەر پرۆژەیەکی بۆ بەرەو پێشچوون بکرێت دەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێت. بۆیە ئێمە ئەو داوا و پرۆژانە تەقدیم دەکەین لە خولی پاییزە کە لە خزمەتی پێداویستی ئێستایی هاوڵاتیان دابێ. مەبەستمان ئەوەیە ینی هەر لە سەرەتای بودجە بێ، هەر لە پێشکەشکردن بێ، هەر لە هەموو ئیش و کاری وەزارەتەکان بەڕاستی ئەولەویەتی ئیشی کاری هەم پەرلەمان و هەم وەزارەت و هەمیش حکوومەت بەڕاستی دەبێت ئەو کارە بێکەوە خەڵکی ئێستا پێداویستێتی بەداخۆ چەند ڕۆژێک لەمە بۆ کێشە و قەیرانی ئاو بوو، خەڵک ئای بۆ دابینە دەکرێت، ئای وەردەگرێت. ئێمە دەمانێت بەڕاستی خزمەتی ئەوڕۆی کوردستان و هاوڵاتیان بکەین. یەکێک لەو تەوەرە گرنگانەی کە چاودێری دەکرێت لە خولی پاییزەی پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەیەوە بکرێت پرۆژەی دەستوری هەرێمە. لەو بارەیەوە فراکسیۆنی کۆمەڵ پێی وایە هەبوونی دەستور کارێکی لە پێشینەی گرینگە، بەڵام دەبێت دەستور بۆ هاوڵاتیان بنووسرێتەوە، نەوەک چەند بنەماڵە و کەسێک بە باڵای خۆیاندا بدورن. داواش دەکات پرسی ئاین بە گرنگی وەربگیرێت، بە تایبەت کە ئاینی زۆرینەی کورد ئیسلامە. هەبووین دەستور گرنگی خۆی هەیە و دەبێت دەستوری بەڕاستی دەنگدانەوە و ڕنگدانەوەی ئەو هاوڵاتی و ئەو جەماوەر بێت کە دەستوری بۆ دەنووسرێتەوە. بۆیە ئێمە ئایدیای خۆمان ئێمە تێبینیەکانی خۆمان لەسەر ئەو ڕژنووسە تەقدیم کردو بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و دواتریش بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ سەرۆکایەتی هەرێم هەموو ڕۆیشتووە کە دەبێت بەڕاستی دەبێت سەرچاوەی ئاین و دین و ئیسلام بەڕاستی لە زۆرینە بێ، هیچ فەقەر و مادە و بڕیار و یاسایەک دەرنەچێ کە پێچەوانە بێت لەگە بنەمانە گۆڕەکانی ئیسلام. لە ڕابردوودا فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان وەکو گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن چەندین پێشنیازە یاسای بۆ بەگشتچوونەوەی گەندەڵی و سەروەری یاسا و باشترکردنی بژێوی ئاستی خزمەتگوزاریەکان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە، بەڵام بە هۆکاری سیاسی و بەهۆی هەیمەنەی لایەنێک بەسەر دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا ڕێگری لە بەشی زۆرینەی ئەو پێشنیازە یاسایانە کراوە کە بخرێتە بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانەوە.